کورد دەکرێتە دەوڵات؟ کورد لە کوێی داڕشتنەوەی نەخشەی نوێی ناوچەکەدایە. ناوچەکە با بارودۆخێکی تەواو هەستیاردا گوزەر دەکات. ئیسرائیل و ئەمریکا بە تەنها سەرقاڵی داڕشتنەوەی نەخشەی ناوچەکەن. ئەوەی ئەوان ناویان لە ناوە پلانی 100 ساڵی داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. نەخشە نوێیەکە ئەندازیارەکانی تیمەکەی ترامپ و نەتانیاهۆن. هەڵبەت هاوکارەکانیشیان بەریتانی و فەڕەنسیەکان و ڕۆس و چینیەکانیش تەنها تەماشەکارێکی داخلە ماوەی چەند ساڵێکا بەهۆی جەنگی ئۆکراین و جەنگی ئابووری و ڕسمی گومرکی ئەمریکاوە چین و رووسیا لە پاشەکشەدان و وەکو پولی دۆمینا هاوکاریەکانیان دەڕوخێندرێن بەسەر یەکدا بەبێ ئەوەی هیچێکیان لە دەست بێت بۆیان. لە نەخشەی نوێی ناوچەکەدا کورد تەنها کارتێکی گوشار یاخود داشێکی دامەکە نییە، بەڵکویدی کوردیش یاریزانە. هەرچەندە سەرەتاکانی هاوکێشەکەن و وا دەزانرێت کورد فرۆشراوە یاخود یاریزانێکی دۆڕاوە، بەڵام لە بنەڕەتدا وانە. لە باسوخواسی ڕۆژئاوای کوردستاندا هەرچەندە هاوپەیمانە ئیسرائیلی و ئەمریکیەکان تا ڕادەیەک بێدەنگ بوون، بەڵام لۆبی کورد لە کنێستی ئیسرائیل و کۆنگرێسی ئەمریکادا ئاگریان دەکردەوە و پرۆژەی ڕزگاری کوردیان ئامادە دەکرد و فەڕەنسیەکانیش لە ئاستی سەرۆکایەتیدا هاتبوونە سەرخەت و پشتیوانی سەرسەخت بوون. کورد خاوەنی یەدەگێکی گەورەی وزەیە کە ئەوە دەیکاتە یاریزانێکی ڕەزاسووک لە هاوکێشە سیاسیەکاندا و بەهۆی هاتنە پێشەوەی لە ڕیزبەندی ئەو وڵاتانەی کە کانزا و سامانی سروشتی زۆرە وای کردووە کە پشتیوانی زۆر بن و دیاریکردنی لەسەر نەخشەی وزەی جیهانی بە ڕەنگی سەوز واتە ئیدی کیانێکی حیساب بۆ کراوە. کورد ئەگەر لە ئاستی ناوخۆشدا بەهۆی ناکۆکیە حیزبەکان ماندوو بوو بێت، ئەوە لە ئاستی دەرەوە و لە ناوەندە بڕیار بەدەستە جیهانیەکاندا هێشتا وزە و هێزێکی باشی هەیە و دەتوانێت لە کاتە سەخت و هەستیارەکاندا کارتی دۆستەکانی بەکاربهێنێت. نەخشەی نوێی جیهان و ناوچەکە تا 100 ساڵی تردا دەڕێژرێتەوە و ئەوەی لەم نەخشە نوێیەدا حیساب بۆ کراو بێت، ئەوە تا سەدەیەکی تر بە هەمان ڕێتم دەڕوات و دەتوانێت ببێتە نمونەیەکی باڵا لە داهاتوودا. گۆڕانکاریەکان تەواوی ناوچەکەیان گرتۆتەوە و تایبەت ئەو وڵاتانەی کە کوردیان بەسەردا دابەش کراوە، تورکیا و عێراق و ئێران و سووریا. ئەوەی تەواو هەستیار و استراتیجی بوو ئێرانە کە ڕژێمەکەی لە لێواری ڕوخاندایە و ڕوخانی ڕژێمی ئەمامە بەسەریان واتە سەرەتایەکی نوێ بۆ سێ پارچەی کوردستان کە ڕۆژهەڵات و باشوور و ڕۆژئاوایە. زۆرینەی شیکەرەوە سیاسیەکان دەڵێن لەم گۆڕانکاریە نوێیانەی ناوچەکەدا کورد و باشووری یەمەن و باشووری سوودان دەبنە دەوڵەت و دوای 100 دانە ساڵ زوڵم و ستەم دەگەن بە خەونەکەیان و وەکو گەورەترین نەتەوەی بێدەوڵەت بەو سنوورانە شاد دەبنەوە کە ساڵەهایە هەم خەونی پێوە دەبین و هەم خەباتی بۆ دەکەن. دروستبوونی دەوڵەت یاخود هەر کیانێک بۆ کورد واتە ئارامی و ئاسایش بۆ ناوچەکە تاکو 100 ساڵی تر و واتە پێگەیەکی ئارام بۆ وڵاتانی هاوپەیمان و دژە تیرۆر و ناوچەیەکی پتەوی سامانی سروشتی.